چەند خۆشە ئینسان خەیاڵ پەروەر بێ، بە خەیاڵ بەرجی شاهی لەبەر بێ. هەرچی ئەیناسێ بیکە بە مەئموور، خزمانی شادکە چ نزیک چ دوور. مادام خەیاڵە لە ڕەنج بەدەرە، خوڕمای بێناوک بۆ چەوەندەرە. ئەوی تۆ ئەمڕۆ ئەیبینی بە چاو، سبەینێ لە لات خەیاڵێکە خاو. وابزانە کە تۆش مەبعوسێ بووی پار، خاوەن کەش و فش ئۆتۆمبێل سوار. خۆ ئێستا هەموو لێک ڕاست بووینەوە، تەنها تۆ دەنووی بە پشتێنەوە. فەرز کە ئەم جارەش ئەچەسپێتەوە، بە هێڵم پێوە هەڵچێتەوە. نەمێوت هەیە بۆ کەس نەهەنجوین، مەگەر چ زووی خۆت بکەی بە پەرژین. ئای جاران یاسین سەڵی ئەڵڵاهووی بوو، ئێستا نایخوێنن مەگەر بۆ مردوو. هەرچی حیکمەتی ئەمە بزانێ، ئەبێ بە ئاسف بۆ سلێمانێ. تۆش سلێمانیت ئای سلێمانی، یای نیسبەتت بوو بە یای نیسیانی. بینەر و بیسترانی خۆشەویست، هیوادارین ئەم ڤیدیۆیە بەدڵتان بوو. ئەگەر بەدڵتان بوو تکایە لایک و شێر بکەن. لەم ئاخیرەوەدا یوتیوب ئالجۆریتمەکە ئاکتیڤی چناڵەکەمانی وە کردووە. هیوادارین بە یارمەتی ئێوە بگەینەوە ئاکتیڤی جاران. زۆر سوپاستان دەکەین، لە خزمەتی ئێوەداین. دووبارە سوپاس.